پاش کۆبوونەوە و ڕاوێژمان لەگەڵ نووسینگەکان و نوێنەرایەتیەکان و لیژنە پسپۆڕیەکان و پاش کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێوەبەر و بەڕێوەبەری کارگێڕی نەخۆشخانە و سەنتەر و مەڵبەند و بنکە تەندروستیەکانی سلێمانی بڕیارماندا بۆ ماوەیەکی کاتی بایکۆت هەڵپەسێرین و لەگەڵ برا پزیشکەکان دەوام لە ناوەندەکانی تەندروستی دەست پێ بکەینەوە. بەڵام بە کەمتر لە جاران بە ڕەچاوی خراپی گوزەرانی کارمەندان و چینتۆژەکانی ناو ناوەندی تەندروستی و هەروەها بە ڕەچاوکردنی خراپی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی بەشمێنەتی پارێزگای سلێمانی کە هەمیشە دانیشتوانی ئەم سنوورە زۆرترین باجی کەمتەرخەمی و بەدەنگەوە نەهاتنی حکومەتە دەن. کارمەندانی تەندروستی خۆشەویست و چینتۆژەکانی ناو ناوەندی تەندروستی ئاگادارەکەینەوە کە هەموو هەوڵێکمان دەخەینە گەڕ بەو پەڕی دڵسۆزی بەو پەڕی پاکیەوە بۆ ئەوەی مافی فەوتاوی ئەو موچاوانەش بگێڕینەوە کە دوو مانگ موچەی فەرمانبەران و موچەخۆرانی ناو ناوەندی تەندروستی فەوتاوە. بەڕێزان، بەشی دووەمی بەیاننامەکەمان ئاڕاستەی زانکۆ و پەیمانگە حکومی و ئەهلیەکانەکەین و ئاڕاستەی وەزارەتی خوێندنی باڵایەکەین. خۆتان نەزانن لە ئێستادا زانکۆلاین خوێندکاران ناوەکان پڕەکەنەوە و ناویان لە کۆلێژ و پەیمانگەکان دەرەچێت. جارێکی تر لێرەوە داوا لە وەزارەتی خوێندنی باڵاکەین کە هەستن بە کەمکردنەوەی ڕێژەی وەرگرتنی خوێندکاران لە بەشە پزیشکیەکانی زانکۆ پەیمانگاکان، چ زانکۆ پەیمانگە حکومیەکان بێت چ زانکۆ پەیمانگە ئەهلیەکان بێت، چونکە زیاتر لە 14,000 دەرچووی بەتاڵ و دانەمەزراو لە پارێزگای سلێمانی هەیە و ناوەندەکانی تەندروستی و بازاری سلێمانی پێویستی بەو ژمارە زۆرە نییە کە لەسەر ئاستی عێراق زۆرترین ڕێژەی دانەمەزراو بەتاڵەیە. دوای دیاریکردنی ئەو ڕێژەیە پێویستە ڕێژەیەکی وەرگرتن بۆ کارمەندە تەندروستیانە دیاری بکرێت کە هاوشێوەی ساڵانی پێشوو کە پێشتر بۆیان دیاریەکرا کە ساڵانێکە خزمەتەکەن و لە چاوەڕوانی دەرفەتی خوێندندان بۆ دبلۆم و بەکالۆرۆس و ماستەر و دکتۆرە. لاگەری وەڵام نەدانەوەمان بە تایبەت زانکۆ پەیمانگە تایبەتەکان دەرچۆکانیان بە ئەندام وەرناگرین و بێبەش دەکرێن لە وەرگرتنی مۆڵەت و ئیمتیازاتی سندیکا